لاورێس هاوڕێیان بابەتی خۆپێشاندان لە سلێمانی کە ئەمڕۆ چەند کەسێکیان گرت، چەند فەرمانبەر و مامۆستایان گرت، هەروەها بزانم لە ڕەوتی هەڵوێستی چەند کەسێک گیرا بەڵام ئازاد بوونەوە و هەروەها چەند فەرمانبەری تریش گیرەوە جارێ ئازاد نەبوونەوە. لێرە من حەزەکەم چەند خاڵێک باز بکەم بۆ لە سلێمانی خۆپێشاندان دەکرێت بوو لە هەولێر ناکرێت لەسەر ئەو بابەتەش قسە دەکەین. ڕاستیەکی تێدایە بەڵام خەتایکەیە بۆ لە هەولێر ناکرێت. لێرە بەڕێزان مافی خۆتانە خۆپێشاندان بکەن، لە سلێمانی بێ، لە هەڵەبجە بێ، لە دهۆک بێ، لە هەولێر بێ، لە هەر شوێنێکی کوردستان بێ مافتانە خۆپێشاندان بکەن دژی ئەم دەسەڵاتە گەندەڵە کە مافی ئێوەی خواردووە. من لێرە دەڵێن چەندین جار خۆپێشاندان لە سلێمانی دروست بووە، دەستیان خۆش بێ. ئەوە نییە کە ئەو حکومڕانی لە سلێمانیە ئەوەندە دیموکراتە و ڕێگە بە خۆپێشاندان دەدا، نەخێر وان نییە، بەڵام طەبیعەت و دروستکردنی خەڵکی سلێمانی کراوەترن، ئازادترن، گوێ لە شتانە ناگرن. ئامادەیان هەیە 100 کەس وشیان لێ شەهید بکرێ داوای مافی خۆیان بکەن و بێنە سەر جادە. ئەوە گەورەی یەکێتی نییە، نەخێر چونکە یەکێتیش وەک پارتیە لەوانەیە 10% کەمتر بێ، یعنی ئەوەی پارتی دەکات لە کوردستان لەوانە 60% بێ، یەکێتیش بەشی 40% بەردەکەوێ. ئەوە ڕاستیە کە ئەبێ بزانین. من لێرە لەسەر ئەو خۆپێشاندانە قسە دەکەم و بابەتی ئۆپۆزیسیۆن، ئەو 6-7 حزبی ئۆپۆزیسیۆن کە نزیکەی 35 ئەندام پەرلەمانەیە لە کوردستان، نزیکەی 20 ئەندام پەرلەمانێکیان هەیە لە بەغدا، سەرۆک حزبیان هەیە، مەکتەب سیاسیان هەیە، ئەندامی سەرکردایەتیان هەیە. ئەگەر هەموویان کۆکێ سەر یەک ئەو حزبە ئۆپۆزیسیۆنە لە سەرۆک حزب و مەکتەب سیاسی و سەرکردایەتی و ئەندام پەرلەمان دەبنە 200 کەسێک، دەبوونە 200 کەسێک لە هەموو دنیاە. ئەبێ هێزی ڕێکخراوی ئۆپۆزیسیۆن پێشەنگی هەموو خۆپێشاندانێک دەبێت. من لێرە ئەوە دەڵێم ئەگەر ئەم حزبانی ئۆپۆزیسیۆن خۆیان کۆکەنەوە وەک قیادەها سەرکردایەتی و ئەندام پەرلەمان دەبنە 200 کەس، کاکە 100 کەس لە سلێمانی خۆپێشاندان بکەن، 100ش بڕۆنە هەولێر. یعنی هەولێر پایتەختە، ئەبێ لە هەولێریش بکرێ. من ناڵێم بەس بوو لە سلێمانی، نەخێر ئەبێ لە سلێمانیش بکرێ. با ئەوەی لە سلێمانی دەکرێت ئەم سەرۆک حزبانە بێن بنە پێشەنگی خۆپێشاندانان، بوو بەس فەرمانبەران دەنێرن. ئەی ئێوە ئۆپۆزیسیۆنی چین؟ ئۆپۆزیسیۆنی پارە وەرگرتن و قات و ڕێباتن. ئەوە هەڵەیەکی زۆر گەورە. داوا لەو ئۆپۆزیسیۆنە دەکەم کە ئێستا هەیەی کە دروستبی زۆر گەورە دەنێرن، دایان ڕوخێنین، وا دەکەین. بۆ ئێوە لەسەر جادە لەگەڵ خەڵک نین. بۆ بڕۆن بەشێکی زۆرتان بڕۆنە هەولێر، لە هەولێریش ئەبێ خۆپێشاندان بکرێ. لە سلێمانیش گرنگە ئەبێ بکرێ، بەڵام هەمان کات لە هەولێریش ئەبێ بکرێ. یعنی 35 ئەندام پەرلەمانتان هەیە ئۆپۆزیسیۆن، بە ئەو 35 ئەندام پەرلەمانە بچن لە بەردایکە پەرلەمانی کوردستان چادرێک دابنن خۆپێشاندان بکەن، فەرمانبەرانی تریش لە سلێمانی بە خۆپێشاندان بکەن. بەڵام ئێوە لە پشتی شاشە بڕۆ لە ماڵە خۆتان دانیشن و خەڵک بەتەنیا بهێنن، کەواتە لەم خاڵەدا هیچ جیاوازێکتان نییە لەگەڵ پارتی وەکێتی. بن لێرەوە دەڵێن ئەگەر ئۆپۆزیسیۆن ئەوە بێ ئەوەی ئێوە دەکەن، ئێمە صاحب ئۆپۆزیسیۆن نین، ئێمە صاحب هەندێک حزبین کە موچەخۆری پارتی وەکێتین. ئەوە حەقیقەتێکە. سێکە عەقلیەتی ئۆپۆزیسیۆنی کوردی چەند قێزەون و ناشرینە. حزبێکی دیراوەریکراوی ئۆپۆزیسیۆن دەچێت ناو خۆپێشاندەران وجودی خۆی ئیثبات دەکات، ئەوەی تر دژی ئەوەستێ. یعنی سەیری دەوری NRT بکەن، لەبەر ئەوەی عەلی حەمەد ساڵح چوویتە ناو ئۆپۆزیسیۆنیان گیرەوە قەت باسی ناکات. کاک شاسوان ئەم عەقلیەتە عەقلیەتی مەناڵانی گەڕەک دەکە، مەناڵان شەڕ دەکەن، لەگەڵ ئەو قسە بکەن، لەگەڵ قسە ناکەن. نابێەوە بێ، یان ئەبێ سیاسەت بکەی، یان ئەم عەقڵە منداڵانە بفرەیدەی. هەروەها بۆ عەلیش دەڵێن، عەلیش هەمان شتە. بەڕاستی عەلی و شاسوان نمونەیەکی زۆر ناشرینیان پێشانی خەڵک داوە، لە دژی یەکتر هەموو شتێک دەکەن. ئەی ئەگەر ئێوە بەیانی بچان لە سەڵات چی دەکەن؟ ئەو نمونە زۆر ناشرینە. ئیسلامیەکانیش هەمان شت
شتێک پەیوەندی بە غەزە و مەزە و ئەملا ئەولا بێ هەمووی شاهیدانن و هەموو دەگریان و هەموو لەتب دەکەن و هەموو شتێک دەکەن. ئەی باشە بۆ ئێوە یەکگرت و کۆمەڵ قورساییتان هەیە لە هەولێر و دهۆک کاکە سەرۆک حزبەکانتان لەگەڵ ئەندامی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی خۆتان ئەندام پەرلەماندان بڕۆن ئێوە خۆپێشاندان بکەن. خەڵک ناوێرێ ئێوە بوێرن بە دوزلەش بە ئێوە بکەوێ بە ئێوەش بگیرن عەلی باپیر سەلاح الدین فلان فیستان ئەندام پەرلەمانەکانی یەکگرت و کۆمەڵ بڕۆن ئێوە بیکەن ئێوە ببنە پێشەنگ. لە هەموو دنیا سەرۆک حزب گیراوە معارەزە لێدراوە ئەمە زۆر زۆر تەبیعیە ئەمە شانازیە ئەمە هێزێک بە خۆت و بە دەنگدەری خۆت دەدەی. معقولی ئێوە ماڵدانیشن و خەڵک بچێ خۆپێشانداکە نەخێر لە هەولێر و دۆک ناکەن چونکە دەترسن بەڵام کە بینی عەلی باپیر و سەلاح الدین بەهادین و ئەندام پەرلەمانەکانیان و سەرکردایەتی و مەکتەب سیاسیان لە پێشی پێشەوەنە جورئەت بۆ خەڵکیش دروست دەبێ جورئەت بۆ خەڵکیش دروست دەبێ. ئەوە یعنی ئەبێ ئەمانە بزانن دەنگدەرانی حزبەکانی ئۆپۆزیسیۆن ئەگەر ئەم حزبە ئۆپۆزیسیۆنە لە هەولێر و لە سلێمانی نێنە سەرجادا نەبنە پێشەنگی خەڵک کەواتە دەنگدانت بەوانە هەر وەکو ئەوە دەنگداوە بە پارتی وێکێتی بەڕاستی هیچ فەرقی نییە. ئەو عەقڵیەتە ناشرینەش وازی لێ بێنن دژی یەک عەیبە بۆ ئێوە عەیبە عەیب. بەڕاستی ئێوە لە پارتی وێکێتی زۆر خراپترن لە دژی یەک هەموو شتێک دەکەن لە دژی یەک هەموو شتێک دەکەن بە تایبەتی هەڵوێست و نەوەی نوێ. عەقلی منداڵانەیە ئەمە عەقلی کەسانێکی نەزانە. قەزیەکمان هەیە خەڵکێک مردووە لە برسان خەڵکێک ئازادی نییە خەڵکێک لە وەزعێکی زۆر خراپدایە ئێوەش خەریکی وەک چیقل و پێقڵ نییە شەڕی یەکتری دەکەن. کاکە وەرنە سەرجادە شاسوار ئەتوو گەورەترین حزبی ئۆپۆزیسیۆنی ئەبێ بڕۆ هەولێر شاسوار بوو نەچی هەولێر لەوێ بکەی بوو دەچی لە هەولێر خۆپێشاندان بکەی با عەلی لە سلێمانی بکە با عەلی باپیر لە دهۆک بکە دابەش بە لەسەر هەر سێ پارێزگاکانی کوردستان و هەمووتان لەگەڵ سەرکردەکانتان لەگەڵ ئەندام پەرلەمانتانتان بڕۆنە سەرجادە کاکە. ئەگەر نەیکەن کەواتە ئێوە حزبی پارەی ئۆپۆزیسیۆنی پارەن هەر یەکێکتان خۆتان بە شوێنێک بەستووە. خەڵک بەتەنیا مێڵن دەنگدەرانتان بەتەنیا مێڵن ئەوانەی دەکەن دەنگیان بێ ئەوە داوە ئێستا بورچیان نییە ئێستا وەزعیان خراپە ئێستا کەی دێن کەی لە خەڵکی خۆتان بە جەواب دێن بە نووسین نییە مقابلەیەکی تەلەڤیزیۆنی بکەوە کافی نییە ئەبێ ببنە سەرکردەی فعلی بێنە سەر شەقام لە سلێمانی وا دەست پێ بکە تا لە دەوڵ ساڵ دەبی. ئەگەر وانەکەن ئەم حزبانەی ئۆپۆزیسیۆن کەواتە هیچ فەرقیان نییە لەگەڵ یەکێتی و پارتی درۆزن دەردەچن درۆیان لەگەڵ دەنگدەری خۆیان کردووە لە هەڵبژاردننی داهاتوو یان بایکۆتکە یان بڕۆ دەنگ بە یەکێتی پارتیدا لەبەر ئەوەی ئەمانە تەحسیل حاصلەکان خزمەتی ئەم دوو حزبە دەکەن خزمەتی ئەو دوو حزبان دەکەن. تکاتان لێ دەکەم زەخت و بشار بخەنە سەر حزبەکانی ئۆپۆزیسیۆن عەقلی منداڵانە فڕێ بدەن بەرژەوەندی گشتی بخەنە بەردەم چاویان ئەوە گرنگە بۆ پێشەوە بڕۆن جادە بجوڵێنن ئەبێ ئەم سەرکردانە ببنە پێشەنگ لە ڕێزی پێشەوە بن هەر هەمویان ئەندام پەرلەمانەکانیان لە پێشەوە بن. ئەگەر نا ئێوە کەواتە نەک ئۆپۆزیسیۆن ئێوە کەسانێکی سەختەچی و درۆزنن لەگەڵ خەڵکە. ئەم ڤیدیۆ کورتە باسی بکەیت و دووبارەوە دێنە سەر ئەم بابەتی ئۆپۆزیسیۆن ئەبێ ئۆپۆزیسیۆنێکی حەقیقیمان هەبێ ئەبێ ئۆپۆزیسیۆنێکمان هەبێ ڕاستەقینە و درۆزن نەبێ. من دووبارە دەڵێم چۆن لە سلێمانی دەکرێت ئەبێ لە هەولێرش بکرێ. من دووبارە دەڵێم ئەوەی لە سلێمانی کرا ئەمڕۆ بەرامبەر خۆپێشاندەران و چەند ئەندامێکی هەڵوێست هیچ فەرقێکی نییە کە پارتی دەکە لە بانیان یەکێتی و پارتی فەرقێکی ئەو تویان نییە جیاوازێکە زۆر بچووکە ئەبێ لە سلێمانی بکرێ ئەبێ لە هەولێری بکرێ ئەوە زۆر گرنگە. حزبەکان ئۆپۆزیسیۆن ئەوە ئیمتیحانێکی زۆر گەورەیە بۆ ئێوە ئیمتیحانێکی زۆر گەورەیە
ابي رولي خوتان وەرگرن و ئەبێ ئیزباتی خۆتان بکەن کە ئێوە ئۆپۆزیسیۆن لەگەڵ بەرەی خەڵکن. ئەگینا هەندە مەلەفمان هەیە بڵاوی دەکەینەوە، هەندە شتمان هەیە لەسەر ئێوە بڵاوی دەکەینەوە. باشە بەڕێزان، ئەوە پەیامێکی کورد بوو لەسەر خۆپێشاندانی سلێمانی کە ئەمڕۆ کرا ئیدانەیەکی توندی یەکێتی دەکەین. ئەسڵەن ئەوەی یەکێتی دەکە بەرامبەر ئەم خەڵکە لە سلێمانی ئەگەر قووەت و هێزی هەبە و وشیاری خەڵکی سلێمانی نەبە لە پارتی زۆر خراپتری دەکرد کە لە بەهدینان دەکەم. بمێنن بەخۆشی ڕۆژێکی شاد.